هەوکردنی پەنکریاس چییە لە چیەوە دروست دەبێ و چۆن بزانم کە پەنکریاسم تووشی هەوکردن بۆ بە چیا بزانم. ئێمە باس لە هۆکار و نیشانە و چارەسەرەکانی هەوکردنی پەنکریاس دەکەین، بێگومان باسی ئەوش دەکەین پەنکریاس خودی خۆی چیە و کاریشی چییە. دکتۆر سعدون عومەر فەقێ محەممەد پسپۆری نەشتەرگەری گشتی ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانی ئێمەیە. دکتۆر بەخێر بێ. سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەین. دکتۆر با یەکەم جا بە پەنکریاس ئاشنابین، ئەنجا بزانین پەنکریاس تووشی چی نەخۆشیەک دەبێت و لە چی کاتێکدا تووشی هەوکردن دەبێت. بەڵێ بۆی پەنکریاس پارچەیەک گۆشتە بە شێوازی تقریبان شکلی گوێزەرێکی هەیە کەوتۆتە بەشی سەرەوەی سک و ئەکەوێتە پشتی مەعیدەوە. پەنکریاس پێک هاتووە لە چوار بەشی مەسەلەن سەری پەنکریاس هەیە، ملی هەیە، لاشەی هەیە، لەگەڵ کلکی هەیە. پەنکریاس خۆی ئیشێکی زۆر گرنگی هەیە لە لەشی مرۆڤە، بە تایبەتی پەیوەندی هەیە بە کاری هەرسکردنەوە بە دەرەجە یەک و بە دەرەجەی دووش هەندێک هۆرمۆنات ئەڕژێت کە ڕێخستنی شەکر ئەکا لە ناوخوێنە. بۆ نمونە هۆرمۆنی ئینسۆلینمان هەیە کە خۆتەزانی زۆرێک لە نەخۆشەکان کە شەکرەیان هەیە بۆ هۆی کێشەی ئینسۆلینەوەیە. اینجا ئەم پەنکریاسە لەو شوێنەیە لە بەشی سەرەوەیە. ئەو نەخۆشیانی کە تووشی پەنکریاس ئەبێ زۆرن بەڕاستی، بەڵام باوترینیان و زیاترینیان ئەوانەی کە پێڵێن هەوکردنی پەنکریاس. هەوکردنی پەنکریاس دوو جۆرە، هەمانە حاڵەتی کتوپڕە و هەمانە حاڵەتی درێژخایانە. حاڵەتە کتوپڕەکان زۆربەی کات ئێمە لە نەخۆشخانەکانە ئەیان بینین. هۆکارەکانی ئەوەیە کە بۆ نمونە زیاتر ئێمە لەو کەسانەیە بینین کە کێشەی بەردی زراویان هەیە، بە تایبەتی ئەگەر بەردەکان زۆر بن و بەردەکان ورد بن، ئەوانەیەکێکە لە هۆکارە سەرەکیان. هۆکاری دووهەمین ئەویش بابەتی خواردنەوەی کحوولەکانە، مەی، بە تایبەتی ئەو کەسانی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ مەشروب بەخۆنەوانەیە ئەگەری توشبوونیان بە هەوکردنی پەنکریاس هەیە. هۆکاری تریشمان هەیە بەڕاستی، یەکێک لەوانە مەسەلەن ئەو کەسانەی کە نازۆری بۆری زەرداویان بۆ ئەکرێ احتیمال هەیە تووشی هەوکردنی پەنکریاس بن. هۆکاری تر مەسەلەن بەرکەوتنە، کەسێک تووشی ڕووداوێکە بێ ڕەنگە پەنکریاسی عەزێتی بێ تووشی هەوکردن ببێت. هۆکاری ترمان هەیە بەهۆی کاریگەری لاوەکی دەرمانەوە، هەنێ دەرمان هەیە کە نەخۆش بەکارێنن بۆ ماوەیەکی دوورودرێژ ئەگەری ئەوەی تووشی هەوکردنی پەنکریاس بێت. حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە هەر خۆی لە زیگماکەوە شێوازی پەنکریاسەکە خۆی بە شێوازێکی باش دروست نەبووە، بە تایبەتی ئەوە لە مناڵە زیاتر ڕەنگە دەربکەوێ و هەندێک جاریش ئەکەوێتە تەمەنێکی درنگانەوە، مەسەلەن بۆ نمونە تەمەنی 40-50 ساڵ پێیەزانن کە ئەمە کێشەیەکی هەبووە بۆیە تووشی هەوکردنی پەنکریاس بووە. هۆکاری تر چیمان هەیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر لە ناو بۆری سەرەکی پەنکریاسەکە گرەیەکە بێ کە بێتە هۆی گیرانی پەنکریاسەکە، ئەو ئیلتیهاب شتەی بۆ دروستە بێ. هۆکاری ترمان هەیە بۆ نمونە هۆکاری ڤایرۆسە، هۆکاری بەکتریایە. هۆکاری ترمان هەیە بەهۆی مەسەلەن ژەهرەوە، مەسەلەن بۆ نمونەوە کەسانی کە دوو پشک پێوەیان هەیە یاخود مار پێوان هەیە ئەگەری ئەویان هەیە کە تووشی هەوکردنی پەنکریا بە شێوەیەکی گشتی ئەمە هۆکارەکانە. بەڵام دوو هۆکاری سەرەکی چییە؟ مۆزوعی کێشەکانی زراوە، بەردی زراو لەگەڵ کحوولە. ئەوە دوو هۆکاری سەرەکیە، چی بۆ هەوکردنی کتوپڕ، چی بۆ هەوکردنی درێژخایان. کەسێک کە تووشی هەوکردنی پەنکریاس دەبێت دیارترین هۆکار و نیشانەکانی چین لەو کەسەدا چی دەردەکەوێت؟ بەڵێ ئێمە زۆربەی کات ئەم نەخۆشانە کە سەردانی نەخۆشخانە ئەکەن بە ئازارێکی توندی بەشی سەرەوە، ینی داخلی نەخۆشخانەکانەکەن زۆر کات نەخۆشەکە خۆشی نازانێت کە هەوکردنی پەنکریاسیە بووە. کە پێش یاڵین تۆ هەوکردنی پەنکریاسی ڕەنگە هەر نەزانێت پەنکریاس چیە، چکە نەیبیستەوە وازانێت هەر مەعیدەیەتی. ئازارەکە ئەو نەتوندە، یعنی نەخۆشەکە هەوڵەدا بەرەو پێشەوە بچەمێتەوە بۆی ئازارەکەی کەم بێتەوانێ و چەندین جۆری بڵێن ئازارشکێن بەکارێنین بۆ نەخۆشەکە تاکو ئازارەی کەمەکاتەوە و ئازارە ئاتە پشتیەوە و هێڵنج و ڕشانەوەیەکی زۆری بۆ دروستە بێ، شتی های خواردنی نامێنێ. حاڵەتمان بینیوە، یعنی تەنانەتەوە نیە نەخۆشەکە لە تاو ئازارە هاوارەکە. هەندێک حاڵەت هەیە لەوانێت وای لێ بکات کەسەکە بشگری بۆی ئازارەکەەوە. ینی ئەوە زیاتر نیشانەکانێتی کە نەخۆش سەردانی نەخۆشخانەکە. بۆیە ینی هەر کاتێک ئەو ئازارە توندە هەبوو ئەبێ مەسەلەن نەخۆش بیر لەوە بکاتەوە کە یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە هەوکردنی پەنکریاسی هەبێ. زۆر باشە. دکتۆر ئەمێ باسی ئەوە بکەم، وتت کە دوو جۆر هەوکردنی پەنکریاسەیە، هەم کتوپڕ هەیە هەم درێژخایەنە. هیچ حاڵەتێکە هەیە هەوکردنی کتوپڕ بۆ درێژخایەن بگۆڕێت؟ بەڵێ بەڵێ، ئەگەر نەخۆشێک بۆ نمونە چەند جارێ تووشی هەوکردن ببێت، یعنی حاڵەتەکە تکرار بێتەوانێ، لە دواترا تووشی هەوکردنی درێژخایانە بێ
کە تووشی هەوکردنی درێژخایەن بوو شێوەی پەنکریاسەکە شکلی پەنکریاسەکە خانەکانی کار و چالاکی پەنکریاسەکە ئەگۆڕێ ئەو کاتە بۆ ماوەیەکی درێژ نەخۆشەکە سێرەکەی لە دوای خواردن بە تایبەتی خواردنە چەورەکان تووشی ئازاری ناوسکە بێ ئەمە جیاکاتە لەوەی کە حاڵەتەکە کتوپڕ بێ حاڵی کتوپڕ زۆر جار کە نەخۆشەکە چاکە بێتەوە بەو مەرجەی ئەو هۆکارەی کە دروستی کردووە ئەوە چارەسەر بکەیت ئەگەری گەڕانەوەی کەمە. زۆر باشە دکتۆر باسی لە هەردوو حاڵەتەکە کرد و ئاماژە بە خواردنی چەوردا خواردن تا چەند کاریگەری بەسەر هەوکردنی پەنکریاسەوە هەیە. بەڵێ ئێمە بۆیە باسی خواردنی چەوری ئەەکەین زیاتر مۆزوعەکە توانین بڵێن ڕەبتیکەینەوە بە بابەتی زراوە چونکە هۆکاری سەرەکی بەردی زراوە بەردی وردە یاخود مەسەرەن دروستبوونی خەڵتە لە ناو زراوە کە خواردنە چەورەکان ڕاستەوخۆ کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی بەردی زراوە و ئەویشە بێتە هۆکارێ بۆ ئەوەی کە ئیلتیهابی پەنکریاس دروست بکە وەکو باسم کرد پەنکریاس یەکێک لە بەشەکانی ئەوەیە کە تۆ بۆ هەرسکردن بەکارێت کەسێک کە خواردن نەخوا پێویستی بە ئەنزیمەکانی پەنکریاسەیە بۆی خواردنەکەی هەرس بێ لەبەرەوە ڕاستەخۆ ئەویش ئەو ئەنزیمانە ئەڕژێت کە زۆرە بن ڕێژەکەی زۆرە بێ ئەو کاتە کاریگەری لەسەر پەنکریاسەکە خودی خۆیە بێ چونکە ئێمە ئەم ئەنزیمانەکە دروستە بێ بە شێوازێکی ناچالاک دروستە بێ هەتا نەیە ناو ڕێخۆڵی دوانزەگرێ چالاک نابن بەس کە ڕێژەکە لە حەدی خۆی زیای کرد لەناو پەنکریاسە چالاکە بێ اینجا خۆی تەسیرەکاتەوە سەر پەنکریاسەکەەوە بێتە هۆی هەوکردنەکە. زۆر باشە دکتۆر ئەمێ بزانم کاتێک کە پەنکریاس هەو دەکات چی شتێک بەسەر جەستەی تاکدادێت ئەماژت بە ئازارێکی زۆر کرد لە بەشی سەرەوەی ئەمێ بزانم هیچ کاریگەریەکی لاوەکی هیچ گۆڕانکاریەک لە جەستەی ئێمەدا دروست دەبێت بەهۆی هەوکردنی پەنکریاسەوە؟ بەڵێ ئێمە طبعاً هەل هەوکردنی کتوپڕە نەخۆشەکە ڕەنگە بە شێوەیەکی سوک هەوکردنەکە بگرێت کە مەگەڵێن شێوەیەکی سوود دایمەن نەخۆشەکە ئازارێکی زۆری هەیە تەنها هەوکردنەکە لە پەنکریاس هەیە بەڵام ئەگەر هەوکردنەکە زۆر تند بێ کاریگەری لاوەکی زۆرە بێ یعنی تەنانەت ئەگاتە ئەوەی کە ئەو کەسە ئەندامێکی لەشی لە کار بکەوێ بۆ نمونە لەوانەیە گورچیلەی لە کار بکەوێ لەوانەیە جگەری لە کار بکەوێ لەوانەیە سیەکانی لە کار بکەوێ بۆی پەنکریاسە بەڵێ تا حتێک ئەگاتە ڕادەیە کە پەنکریاسەکە بەشێکی خوێنی بۆ ناڕوە یاخود هەموو بەشەکە خوێنی بۆ ناڕوە بە مصطلحی کوردیخمانە ئەرزێ ئەگاتە مەرحەلەیەک دوایەوە تووشی ئیلتیهاباتێکی زۆر ئەبێ میکرۆب ئەچێتە ناو ئیلتیهابەکەوە دوومەڵی بۆ دروستە بێ حتا حاڵەت هەیە تووشی نەزیفیەکە علی خوێن بەربوونیەکە لە کۆئەندامی هەر سوچگەر ئەم حاڵەتانە ئێمە دائیمەن نەخۆشەکان ئەنێرینە ناو بەشی چاودێری وردەوە چونکە کاریگەری لەسەر ئەو ئەندامانە کردووە نەخۆشەیە بە شۆکێتە ناو قەسەخانەوە یعنی بۆ نمونە کە زەختی بۆ سێکی زەختی زۆر دابەزیوە ئاگای لە خۆی نییە هۆشی لە خۆی دەستخۆیەوە بۆیە بەپەلە بێ کاری بڵین بەپەلەی بۆ بکەی بۆ ئەوەی کە لە مردن ڕزگاریکەیت. کەسێک کە تووشی نەخۆشی پەنکریاس بووە هەوکردنی پەنکریاس بووە ئەو نەخۆشە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکات لەگەڵ چۆن عفو ئەو نەخۆشە کە تووشی هەوکردنی پەنکریاس بووە چۆن مامەڵەی لەگەڵدا بکات و چۆن بەدەمیەوە بچێ بووی چارەسەر ئێمە ئەوەی هەیە ناڵم ئازارەکەی ئەم نەتوندا هیچ کەسێک ناتوانێت لە ماڵەوە دابنیشە بۆ ئازارەوە ئللا داوای هاوکاریەکە دێتە ناو نەخۆشخانەکان بۆیە لە کاتی بوونی ئازارە چکە هەندێک جار ئازارەکە ڕەنگە وردە دەست پێ بکات کە ئازارێکی بۆ دروست بوو باشتر وایە بە تایبەتی لە بەشی سەرەوەی سک و بە تایبەتی ئەو کەسانی کە بۆ پشتیش ئەگوازرێتەوە بەڵێ و بە تایبەتی ئەو کەسانی کە هەستەکەن بەردی وردی زراویان هەیە یان ئەو کەسانی کە مەی ئەخۆنەوانەیە ئەبێ بیر لەوە بکەنەوە کە احتیمالی هەیە تووشی هەوکردنی پەنکریاس بێتن بۆیە بێ سەردانی نەخۆشخانە بکەن یا سەردانی پزیشکی پسوەری تایبەت بکەن تاکو دەستنیشانی حاڵەتەکەی بۆ بکرێ. زۆر باشە ئەمە لەگەڵەوەدا باس لەوە بکەین کە تۆ لە سەرتا قسەکانت داوتت ینی پەنکریاس بەرپرسە لە دەردانی ئەنسۆلین وەکو هۆرمۆنێک بۆ کۆنتڕۆڵکردنی شەکرەی جەستەی ئەمە باوکردنی پەنکریاس چی بەسەر تەندروستی تاکدادێ ئایا وا دەکات تاکێک تووشی شەکرە ببێت یا خودت گرفتی دەردانی ئەنسۆلینی بۆ دروست ببێت؟ بەڵێ بە تایبەتی ئەگەر لە حاڵەتێکە هەوکردنەکە بوو بە حاڵەتێکی درێژخایەن وەکووتمان چالاکی لە قوتوپڕە ڕێژەی شەکر جاری وایە بەرزە بێتەوە بەڵام دوایەوەی کە تۆ حاڵەتەکە چاکە بێتەوە سێرەکەی ئەو کەسە کێشەی شەکرەکەشی باشە بێتەوانێ بەڵام لە حاڵەتی درێژخانە بەڵێ ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرە ئەبێت ئەو کەسانە. باشە زۆر جار هەر پەنکریاس نەخۆش بەدەمیەوە ناچێت پەلە کێشێ بۆ شێرپەنجە. بەڵێ ئێمە وەکو شتێکی بڵێن حاڵەتێکی ڕاستە و خۆمان نییە بەڕاستی ینی لە حاڵەتی ئیلتیهابە دۆ ڕاستەخۆ بێتە مەسەلە مەسائلی شێرپەنجە
بەڵام ئێمە چۆنەڵی کە متابعی ئەم نەخۆشانە ئەەکەین احتیمال هەیە بۆی هەوکردنەکەەوە مەسەران بۆ نمونە هەندێک حاڵەتی تری بۆ دروست بێ کە زیاتر ماکەکانی هەوکردنی پەنکریاسی پێڵن ئەویش دروستبوونی کیسەیە کیسەیەکی ئاوی لەسەر پەنکریاسەکە لە هەمان کاتە مەسەرەن دوومەڵ دروست بوونە و لەگەڵ حاڵەتی وەکو باسم کرد خوێن بەربوون و ئەم شتانەیە گینا وەکو عینێکی ڕاستەخۆل لەگەڵ شێرپەنجەیە زۆر ڕەبتی نییە ئیلا مەگەر شتەکە حاڵەتەکە بۆ نمونە وراسی بێ کە هەم کاریگەری لەسەر دروستبوونی هەوکردن هەبێت و خۆشی کەسەکە معڕەزە بۆی کە تووشی شێرپەنجە ببێت. لە سەرتا قسەکانت داوتت کەسێک چەند جارێک تووشی هەوکردنی پەنکریاسی کتوپڕ بێت دواتر پەردەکێشێ بۆ هەوکردنی درێژخایەن. دکتۆرە بزانم کاتێک تاکێک بۆ یەکەم جا تووشی هەوکردنی پەنکریاس دەبێ ئێوە هیچ ڕێگە چارەیەک هیچ خۆپارێزیێکی پێشوەختی بۆ دادەنێن بۆ ئەوەی دووەم جار و سێم جارش تووشی ئەم حاڵەتە نەبێتەوە؟ بەڵێ ئێمە دوایەوەی کە نەخۆشەکە ئەیبینین و بڵین دەست نیشان یەقین حاڵەتەکە کە ئەویش لە ڕێ هەنێ پشتینەوەیە طبعا ئەم نەخۆشە چەند ڕۆژێک لە خەستەخانە ئەمێنێتەوانێ دوایەوەی کە حاڵەتەکە باشە بێتەوە هۆکارەکەیمان ئەگەر دۆزیەوە بۆ نمونە زانیمان ئەگەر هۆکارەکەی بەهۆی زراوەیە ئێمە بە نەخۆشەکەڵێنە بێ نەشتەرگەری زراوت بۆ بکەین زراوەکەت بۆ لابین بۆیە تووشی ئەم حاڵەتە نەبیتەوانێ ئەگەر ئەو کەسە مەسەرەن مەشروب بخواتەوە مەی بخواتەوانێ ڕێنمایی ئینەکەی تر وردە وردە بە مەرحەلە مەرحەلە واز لە مەشروب خواردنەوە بێنە بۆیە تو ئەم شتەی بۆ نەگەڕێتەوە ڕێنمایین ئینە کە مەسەرەن خواردنی چەوری نەخۆن ڕێنماییان ئینە کە ئاو خواردنەوەیەکی باشیان هەبێ یعنی بە شێوەیەکی گشتی ئەبێ تەندروستی ئەم کەسە بەرەو باشی بەرین و حتا ئەو هەندێک جار هۆکارەکەی بەهۆی بەرزبوونەوەی چەوری سیانیە کە بە چەوری جگەر ناسراوە لەو حاڵەتانەشە پێویستە چارەسەری ئەو چەودێ وەرگێت و بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوانێ. باشە کەسێک کە تووشی هەوکردنی پەنکریاس دەبێت لە چ کاتێکدا دکتۆر قۆناغی چارەسەری بۆ دادەنێت؟ بەڵێ ئێمە لەگەڵ داخڵبوونی نەخۆشەکە بە ئازاری تونند هەندێک هۆکاری تر هەیە کە ئەم حاڵەتە دروستەکە پشکنینێکی سەرەتایی بۆ نەخۆشەکە ئەەکەین دوای ئەوەی کە گومانەکان زیاکە بەرەو پەنکریاس دەستەکەین بە چارەسەری دەرمانی ئازارشکێن و لە هەمان کاتە مغەزیەکی باش بۆ نەخۆشەکە دائەنین بۆ ئەوەی کە تووشی حاڵەتی شۆک و دابەزینی زەختی نەخۆشەکە و هەر لە هەمان کاتە لە کارکەوتنی گورچی لە نەبێت چونکە لەگەڵ هەموو هەوکردنێکی پەنکریاس احتیمال هەیە ئەم کەسە ئاوێکی زۆر زۆر لە دەست بە بۆیە بێت تعویزی ئەم حاڵەتانی بۆکەینەوە تاکو و استیقرارەتێک بۆ حاڵی نەخۆشەکە ئەکرێت دواتر وردە وردە لەگەڵ نەخۆشەکەی ئەڕۆینە تاکو کاتی باسم کرد ئەگەر هۆکارەکەیمان دۆزیەوە ئێمە چارەسەری هۆکارەکە بکەین. زۆر باشە لە چه حاڵەتێکدا پەنا دەبرێتە بەر نەشتەرگەری هیچ حاڵەتێکی دیاریکراو هەیە لە هەوکردنی پەنکریاس پێویست بکاکە تاکەکە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ زۆربەی حاڵەتەکان بەبێ نەشتەرگەری کۆتاییە زۆربەی حاڵەتەکان هەندێک حاڵەتی تایبەت نەبێ و لە حقیقەتە هەر نەشتەرگەریەکی پەنکریاس بە نەشتەرگەری زۆر گەورە ئەژمارەکرێت چونکە لە شوێنێکایە شوێنێکی زۆر حساسە ئاسان نییە ینی بۆ بڵین بە ئاسانی بڵین نەشتەر دەستدەگاتێ هەندی حاڵەتی زۆر دەگمەن هەیە بۆ نمونە ئەگەر حاڵەتەکە تووشی مەسن کەسەکە تووشی دوومەڵ بوو مەجبورین ئێمە چی بکەین ئەو جڵق و جەراحەتی بۆ دەرکەینە دەرەوە یا لە ڕێگەی سۆندەیەکەوە یا لە ڕێگەی نەشتەرگەریکردنەوەی سکەوە یعنی کەواتە بەشێ لە پەنکریاسەکە ئەگەر ڕزی بێ بێمە نەشتەرگەری بۆ بکەین ئەگەر کیسەی بۆ دروست بوو کیسەکە مەسەن ئاتن دوای 4 هەفتەیان 6 هەفتە جاری وای دروستە بێ ئەوەش پێویستی بە نەشتەرگەری هەیە و بە ئەوەی کە کیسەی مەسەن بۆی بەتاڵەکەیتەوە یان خود مەسەن بۆی لابێت حاڵەتی تری مەسەن بۆ نمونە گەر کەسەکە تووشی نەزیف و نەزیفی مەسەن کاتە پێویستەکە نازوڕێکی بەپەلەی بۆ بکرێت لە ڕێی دەمەوە بۆ ئەوەی کە نەزیفەکەی بۆ بۆستێنیتەوانێ ئەمە بەشەیەکی گشتی ینی نەشتەرگەریەکانەکە بۆ پەنکریاسەکرێت لە ئەنجامی هەوکردنەوەوانە ئەگەرنا حاڵەتەکان زۆربەی خۆشبەختانە لە ڕێگەی چارەسەر و دەرمانەوە توانی مامەڵی لەگەڵا بکەین. کەسێک کە تووشی هەوکردنی پەنکریاس بۆ دوایەوە چارەسەری وەرگرتووە حاڵەت هەبووە دووبارە هەڵداتەوە لەو کەسەیە؟ بەڵێ حاڵەتمان بینیوە و بەتایبەت ئەو کەسانی کە من خۆم لە نەخۆشخانەی شار نەخۆشم هەبینیوە چەند جارێک داغڵ بۆتەوە بەهۆی بەردی زراوە و پێم وتۆ تومە ئەبێ ئەمەلیاتی زراوەکەت بۆ بکرێ ینی بۆ نونە نەخۆشەکە کەم تەرخەم بووە گوێی ناوەتێ یان نەخۆش هەبووە بەهۆی خواردنەوەی کوحولەوە پێشتر پێی وتراوە جاری تریش داخل بۆتەوانێک کە بە هەوکردنی پەنکریاس و کەوازی لە کوحول نەهێناوە ئەمانەمان بینیوە چەند جارێک بڵە داخل بوونەتەوانێ.
مەترسیەکانی پشتگوێخستنی هەوکردنی پەنکریاس چیە؟ ڕەنگە کەسێک بڕوە نەخۆشەکەشی بۆ دەستنیشان بکرێ بەڵام دواتر چارەسەر وەرنەگرێ بڵێ ئەو ئازارەیە هەر بەرگاگرم ڕۆژانە ئازار شکێنەیە خۆم بەڵام ئەمە بۆ چ شتێ پەلە کێشەیە چ زیانێک دواتر بە تەندروستی تاکەکە دەگەێنێت. ئێمە وپان هەوکردنەکە ئەگاتە ڕادێکە نەخۆشەکە تەحملی ناکە بۆی ئازارەوە و ئەم نەخۆشە سەرەکەی ئازارێکی درێژقایانی بۆ دروستە بێ لە دواترە ئەگەر هەر ئیحمالیکە ئەندامێکی لەشی ڕەنگە لە کار بکەوێ هەندێک جار چەند ئەندامێکی لەشی لە کارەکەوێ تا کۆتایەکەی ئەگاتە مردن ینی حاڵەتی مردنیشمان بینیوە کە ئەو حاڵەتانەش ڕۆیە بە تایبەتی لە کاتی دروستبوونی هەوکردنێکی زۆر زۆر توندە و ئەگەر بگاتە نەشتەرگەریش بەڕاستیەک و باسم کرد نەشتەرگەرێکی زۆر قورسە زۆر گرانە نەخۆشەکە بۆ ماوەیەکی زۆر لە بەشی چاودێری ئەمێنێتەوانە لە ناو نەخۆشخانە ئەمێنێتەوە هەندێک جار بەهۆی مانەوەی لە نەخۆشخانەکە تووشی حاڵەتی تر ببێت لەوانەیە ئەوەش بێتە هۆی گیانە دەستدانی نەخۆشەکە بۆیە ئێمە پێمان باشانی ئەو کەسانە کەم تەرخەم نەبن لە حاڵەتی بوونی ئەم جۆرە ئازارانە و یاخود کە دوایەکە دەستنیشتان کراکە ئەمە هەوکردنی پەنکریاسە ئیتر ئەبێ چۆنەڵی ئەو شتانی کە هۆکارن وردە بازی لێ بێن ئینشاڵڵا. زۆر باشە سپاس بۆ دکتۆر سعدون عمەر فەقێ محەممەد سپۆری نەخۆشیە گشتیەکان و نەشتەگەری گشتیەکان سپاس زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ تۆ. خۆشەویستان